سڵاو منهەجی پەروەردەی ئیسلامی لە قوتابخانەکانی کوردستاندا چ تاچێک پەروەردەکە تاچێکی توندڕە و یاخود تاچێکی میانڕە و ئایا وا باشتر نییە لە جیاتی پەروەردەی ئیسلامی زانست و مێژووی ئاینەکان بخوێنرێت بینەرمان بن. دەوڵەتی مەدەنی یان دەوڵەتی نوێی بێلایەن هەوڵ دەدات لەسەر بنەمای چەمکی هاوڵاتی بوون تێگەیشتن و ڕوانگەی خۆی بۆ ماف و ئەرکی ئەندامانی کۆمەڵگای خۆی پێناسە بکات. هەر بۆیە جیاوازی ئاینی و قەومی و ڕەگەزی و زمانیەکان نابن بە بربەست بۆ جیاکاری و هەڵاواردن. ئەم پرۆسەیە لە ڕێگەی دەستگایەکی گەورە و هەستیاری وەک دەستگای پەروەردە و فێرکردن ئاراستە دەکرێت. ئەمڕۆ لە ناو سیستمی پەروەردەدا لە تەنیشت گرنگیدان بە بەهاجیهانیەکانی وەک مافی مرۆڤ و لێبوردەیی و یەکتر قبولکردن و ئاشتی و نیشتیمان پەروەری پەروەردەی ئاینی و ئیسلامیش لە قوتابخانەکاندا دەخوێنرێت. پرسیاری سەرەکی ئەوەیە حکوومەت لە ڕێگەی پەروەردەی ئاینی و ئیسلامیەوە دەیەوێت چی فێری قوتابیان بکات و چۆن هاوسەنگی دروست بکات لە نێوان پەروەردەی مەدەنی کراوە لەگەڵ ڕوانگەیەکی دیاریکراو بۆ ئاین و ئایا لە بنەڕەتدا فەلسەفەی پەروەردەی حکوومەت بارهێنان و پەروەردەی قوتابیانە بە چەکی زانست و شارەزایی سەبارەت بە هەموو ئاین و ئاینزاکانی کوردستان یان گۆشکردنیانە بە یەک ئایدۆلۆژیای دیاریکراوی ئاینی سیاسی. دەپرسین ئایا ڕاستە لە هەناوی پەروەردەی ئیسلامی قوتابخانەکاندا جۆرێک لە ئایدۆلۆژیای ئیخوانی جیهادی فێری قوتابیەکان دەکرێت یان نەخێر لە تەنیشت بنەماکانی ئاینی ئیسلام هەوڵ دەدرێت بە هاگردوونی و جیهانیەکانی وەک مافی مرۆڤ و ئازادی فێری قوتابیان بکرێت. ئایا لەم جۆرە پەروەردەیەدا هەوڵ دەدرێت قوتابیان ئاشنا بکرێن بە شەبەنگ و هەمەڕەنگی ئاینەکانی کوردستان؟ پەروەردەی ئیسلامی لە منهەجی قوتابخانەکانە پرسیارێکی سەرچی و ڕۆژێنێ بۆ پەروەردەی ئیسلامی ئایا کێشەیەکی لەوەی کە ناوی پەروەردەی ئیسلامی بێت؟ ڕاستیای کێشە هەیە چکە تۆ لە خوێنگەیەکی مەدەنی ئیشەکەی ئایا تۆ دەدەتەوێت لەم خوێنگە مەدەنیە مرۆڤێکی دینی دروستکە یاخود مرۆڤێکی مەدەنی دروستکەی ئەمێکێکە لە کێشەکانی ئەم بابەتە. تۆ لەناو کۆمەڵگەیەکەی فرە کللتور فرە ئاین فرە مەسەبە کاتێک پەروەردەیەکی دیاریکرا و ئەسەپێنی پەروەردەیەکی دینی دیاریکراوە ئەسەپێنی بەسەرەوەی دیکەیە جۆرێک لە دابەشبوون لە ناو کۆمەڵگایە دروست دەکەی. ئەم دابەشبوونەوە دەکات ئەوی دیکەش بیر کاتەوە منهەجێک بۆ خۆی دابنێ لەسەر دینەکەی خۆی مەسیحیەک گیر لەوە کاتەوە ئێزدیەوە ئاخی کێشەکامەیە تۆ ناتوانانی ناسنامەیەکی کوردستانی بوون دروست دەکەی کێشە لەسەر ناسنامە بوون دروست دەکەی. بەس پەروەردەی دینی ناسنامەی نەتەوەی دروستە بێت یا ناسنامەی و نیشتیمانی؟ بێگومان دەبێت دروستیکە دەبێت خەریکی دروستکردنی ناسنامەیەکی نیشتیمانی بێت کە هەمویان کۆکاتەوە. کێشەکە ئەوەیە پەروەردەی دینی نابێ بەو مانایە بخوێنێکەوە باسیەکەین. پێویستە کۆمەڵێک بەها بخوێنێن بەهانە ڕێز لە کەرامەتی ئینسانیەک ئینسان بگرێت لە وڵاتەیە کە هەیە هیچ دینێکیش دژی ئەمە چێکە با بە ناوی دینەوە بێ شتیانە ئێستا مەسەن ئەم منهەجێکە هەیە باز لە بەها ئینسانیەکانەکە بە ناوی دینیەوە. ئاخی کێشەکەەوەیە باز لە بەها ئینسانیەکان ناکە بە ناوی دینیەوە. مەسەلەن ئەم پرۆگرامە ئایدۆلۆژە کراوە بە بیری جیهادی و بیری ئیخوانی. چۆنیان ڕوئیای ئیخوان بۆ دین ڕوئیایەکی گشتگیر و سەرتاباگیرە شمولیە و هەروەها کاملە. بەس ڕوئیای ئیخوان وایە یا ئیسلام خۆی وایە؟ ئەم ڕوئیای ئیخوانی لە ئێستا وایە کە تەنانەت حرەکات و سەکەناتی تەنانەت وەرزشی بۆ بکە بە بەشێک لە دین تەنانەت مەلەکردنی بۆ بکە بە بەشێک لە دین واتە لە دنیای نوێدا کە دەیەوێت دینی و دنیایی لێک جیاکاتەوە لەناو ئەم پرۆگرامە دینیای دینی و دنیایی تێکەڵەکە دینی کۆنتترۆلی بواری دنیایی دەکات. پێت وایە ئەو ئایدۆلۆژیایی لە پشت منهەجی پەروەردەی ئیسلامیەوە لە قوتابخانەکانە ئایدۆلۆژیایکی ئیخوان نییە؟ لە پۆلی 11 بە تەواوەتی ئایدۆلۆژیایکی ئیخوانیە چۆن و تەنانەت شعری حەسەن بەنایتیایە کراوە بە کوردی و دانراوە بەنای حەسەن بەناشەوە بەنای ئەوە نا بۆ یڵێم ئایدۆلۆژیەک نەکرد شعرەکە شعرەکە بە تەواوەتی ڕەنگی داوەتێتیەوە شعرەکە تەرجەمە کراوە دانراوە و هەروەها کامێ ئەو شعرە کە ئەو شعری کە باسیەوە کە خەڵک بەردمان تێدەگرنیەوە بەڵێ بەڵێ بەڵام سەجعیتیە شعرەکە بمبورە ئەوە قسەی بەنا نییە بە ناوتوێتیەوە جارێشتر گرنگەوە ێستا کەوتوتە سەر ئەو قسەکە لەسەر ئەو حسێبە بابەتەکە ئەمەیە ڕوئیایەکی ڕوون و ئاشکرای ئیخوانی لە پۆلی 11 لەناو ئەم پرۆگرامەیە دانراوە
تایدا مەجای دینی و مەجای دینی تێکەڵەکات و هەروە مەجای دینی مەجای مەدەنی داگیرەکات ئەمە ڕوویەکی تاو ئیخوانی کە ئێستا دایخوانە ئێمە بمانەوە نەمانەوە کۆمەلگەی کوردەواری کۆمەلگەیکی مسلمانە ڕاستە لە 95 بەرەو 100 لەوانەیە بڵێن مسلمانە باشە ئەگەر بتوانین ئەو ڕوئیا ئینسانیانە لە نەزەری دینیەوە بین بە خەڵک شتێکی باش نابێت یعنی تۆ بتێونە تێ خەڵک گوێ لە دین زۆرترەگرێ ئەزانی ئێمە توانین ئێستا کۆمەڵە بەها هەیە ئەم بەهانە لە دەروی دینیش بین بە منداڵەکانمان بەهای خۆشویستنی نیشتیمان ڕێزگرتنی سروشت ڕێزگرتنی دایک و باوک ڕێزگرتنی مرۆڤ ڕێزگرتنی جانداران خۆشەویستی پێکەوە ژیان ئەم بەهانە چه دینێکەیە دژایەتیەکە هیچ دینێک نییە و چه ئایدۆلۆژیەکی دیکە هەیە بە ڕاستەوخۆ دژایەتیەکە هیچ ئایدۆلۆژیاک نیە ئێمە ئەمانەیە مرۆڤێکی ساغڵەمی نیشتیمانی پەروەردەکەین کە بتوانێت ناسنامەیەکی کوردستانی هەبێت دەتوانین بە شێوەیەکی مەدەنیانە پەروەردەکەین کێشە ئەوەیە ئەو خیتابە دینی کە لەنەوە ئەو پەروەردە ئیسلامی هەیە ناتوانێت ئەم بەهانە بەرجەستەکە پۆلی حوتی بۆ بێنمەوە پۆلی حوت باسی بەهاکان باسی بابەتی جیهاد و باسی تەنانەت کۆیدەکردنەکە هەرچێک ئەڵێیت بەدیلێک پێت وایە هەرە بە پەروەردەی دینی نەمێنێت لەمە کتابەکانە من پێم وایە دەبێت منداڵەکانمان فێری و هەروە خوێندکارەکانمان فێری تێگەشتێکی زانستیانەکەین بۆ دین بەمانایەکی دیکە دین بکەین بە بابەتێک بۆ توێژینەوەی لێکۆڵینەوە منداڵەکانمان معلوماتی زانستیان لەسەر ئاینەکانی کوردستان هەبێت بە شێوەیەکی زانستی بە پێچەوانەوە هەرگیز نابێت دین ڕەفزکرێ و هەروە لابخرێ ئەبێ لە ناو پەروەردەدا دین بکرێت بە بابەتێک بۆ توێژینەوەی لێکۆڵینەوە تا ئێستا منداڵی ئێمە مسلمانەکان ئێزیدی نازان چییە ئێزیدیەکان نازان مسلمان چییە تەنها ئەوەی بیستویانە لە کۆڵان و لە دەرەوە لە کۆمەڵە شوێنە من لەسەر ئێزدی بیستومە و زانیومە چییە و هەروە لەسەر مەسیحیت مەسیحیەکان لەسەر مسلمان نازان بەشێکی زانستی چی مسلمانەکان لەسەر مەسیحیت کۆی ئاینەکان لە کوردستانە ئێستا منداڵی ئێمە چوزانە لە کوردستانە بۆ نمونە زاردەشتێت چییە ئەم دینانە پێویستە بە شێوەیەکی زانستی لە ناو پەروەردەدا بخوێنێت بەڵام تۆ خەریکی دروستکردنی مرۆڤێکی دیندار و بێدینیت بەڵکو خەریکی دروستکردنی مرۆڤێکی کە معلوماتی زانستی بەرامبەر ئاینەکانی کوردستان هەیە پێت وایە ئەم پەروەردە ئیسلامی لە ئێستا تەعەسسوبی دینی لە ناو موسڵمانە دروست دەکات تەعەسسوبی دینی سونی سەلەفی ورترە بێتەوە دروست دەکات کە تێیدا شیعەیەک ناتوانێت لەگەڵ سونیەک بشی پشتی وا هەیە لە بەرنامەکەتە بە دیاریکراوی ئاینی هەڵبژێردرا و لە ناو ئەم پرۆگرامەیە بریتە لە کەسێکی سونی سەلەفی باشە بۆیە بەس باسی ناکە بەڵام بەگشتی وایە ئەم ڕوئایە دروستەکە ئەم جیهانبینیە دروستەکە ئەم جۆرە بیر و بۆچوونە بەرامبەر ئەوەی تر لە تاکا دەچێت مامۆستا بەحمەد مەسەلەن من لە پەروەردەی ئیسلامی پۆلی دەیا سەیرم کردووە باس لەوەکە کە ئازادی هەیە لە دینە یعنی مسلمانێک بێتە مەسیحیە بێتە غیرە دین بەڵام ئەو ڕێک مخالیفی قەولی ئەهلی سوننەیە یعنی پێتوانێ ئەمەش هەبێ هەر لەو لە ڕاستیە یەکێک لە کێشەکانی ئەو پەروەردەیە ئەو پەروەردینە پڕە لە تەناقوزات یەکێک لەو تەناقوزاتانی کە جەنابەت باسیەکەی پڕە لە دژیەک دژەوانەی یەکێک لە دژەوانیانی کە باسیەکەی ئەوەیە کە باسیەکە لە هەندێک شوێنە ئەم تابیرانە بەکاردەهێنێ باسی ئازادی دەکا بەڵام لە هەندێک شوێنی دیکەشە لە قۆناغەکانی دیکەیە چەمکی ئازادی یەکێک دەبێت لەو چەمکانەی کە بەردەوام لە بەردەم پرۆگرامەیە لە بەردەم هەڕەشایە بۆ نمونە لەم بابەتە هەموو جارە تەرکیز لەسەردەوە کە ئەوە دەکاتەوە کە ئەو جۆرە تێگەشتە بۆ ئەو دین بۆ ئەو هەیەی بۆ دین تەنها تێگەشتێکی ڕاست و دروستە هیچ تێگەشتێکی دینی قبول نییە لە ناوم چوارچێوەیە هیچ تێگەشتنێکی دینی لەسەر ئیسلام یا هیچ لەسەر دینەکانی دیکەش کەوان تێگەشتنی دینی بەمانەی دینەکانی دیکەش بە بعد قسەکە ورترکەینەوە هیچ دینێک و تەنانەت تێگەشتنی ئیسلامیش لەسەر ئیسلام جگە لەوەی کە لە ناو پرۆگرامەکە قبول نییە ئەمە کێشەیەکە وا لێ دەکات لێدان بێت لە فرەیی و لە فرەبیرکردنەوە لە هەمان کاتشە لە قۆناغی دیکە بە شێوەیەکی دیکە باسی ئازادی بیرکردنەوە دەکات جا پێت وایە بڵین پەروەردەی ئیسلامی لە قۆناغەکانی خوێندنە ئەوەنە ئێتیمامی پێ بدرێت تا تەلەبەت تێ بگا لەم شتانە یا هەمال کراوە وەک دەرسێکی سانەویە لە ڕاستیە دەرسێکی لێ کاتە دەرسێکی سانەویە لە هەمان کاتیشە دەرسێکە کاریگەری خۆی هەیە ئەبێم دەرسە سانەوی نەبێت زانستی ئایناسی بخوێنێت لە 10 11 و 12 بەڵام بە شێوەیەکی لاوێکی نەبێ بە گرنگی تایبەتی پێ بدرێت
و هەروەها معلوماتی زانستی بدرێ بە تەلەبواتە لە 10-11-12 ئایناسی بخوێنیان مێژوی ئاینەکانی کوردستان بخوێنێت لە یەکی سەرەتاییەوە بۆنەوە بەها مرۆڤایەتیەکان بخوێنێت کە پاسی پێکۆژیان و خۆشەویستی و ئاشتی و ڕێزگرتنی مرۆڤ و ڕێزگرتنی سروشت و ڕێزگرتنی ویترەکان. جیاوازی چییە لە نێوان پەروەردەی ئیسلامی و ئاین ناسیدا؟ ئایا هەوڵدراوە تێگەیشتنێکی نوێ بۆ ئاین و پێداویستەکانی سەردەم لەم جۆرە پەروەردەیەدا بگونجێنرێت؟ ئایا دەکرێت لە دووتوێی پەروەردەی ئاینیەوە ڕوانگەی قوتابیان بۆ ماف و ئەرکەکانی ژن و پیا و گەنج و منداڵ بخرێتە ڕوو؟ پەروەردەی منهەجی پەروەردەی ئیسلامی لە قوتابخانەکانی ئێمەدا جارێ هەر لە سەرەتاوە ناونراوە پەروەردەی ئیسلامی، یعنی تەنیا لە ناو ئیسلامە ئەوە پەروەردەشە، پێت وایە ئەمە شتێکی منهەجی و علمی بێت لە ناو قوتابخانەکاندا بۆ شێوەیە بخوێنرێت. ئەگەر واقعی بین بەڵێ، لەبەرەوەی کە جارێ یەکەم لە پۆلی 12 ئەبێتە کتێبی ئیسلام و پەروەردەی ئیسلامی ئاین ناسی، یعنی کە باز لە ئاینەکانی ترەکە، پۆلی 2-11 باسی پەروەردەی ئیسلامیە. ئێمە ئەزانین ئێمە هەر بمبور لە پۆلی یەکەوە هەمانە پەروەردە، لە پۆلی 2-11 نیمانە. ڕاستە. من ئەلبەتە زیاتر قسەم لەسەر ئامادەیە، منهەجی ینی پرۆگرامی پەروەردەی ئامادەیی باشە. پێم وایە ئەگەر ینی لە بنەڕەتیشەوە پەروەردەی ئیسلامی هەبێ ڕەنگە زۆر نالۆجیکی نەبێ لەبەرچی لەبەرەوەی هەر دەقێک هەر پەیامێک هەر کتێبێک کە دائەنرێ لە کۆمەڵگەیەکە دەرهاویشتەی کۆنتێکست و زەمینەی کۆمەڵایەتی کولتوری سیاسی ئەو کۆمەڵگەیە کە ئەو دەقیتیا بەرهەماتوە. ئەگەر بڕیار بێ کۆمەڵگەی ئێمەش کۆمەڵگەیەکی مسلمان بێ، زۆری نەموسڵمان بێ، ڕەنگە تۆزێ نالۆجیکی بێ چاوەڕێ ئەوە بکەین کە ئێمە پەروەردەی ئیسلامی لە قوتابخانەکانە نەهێڵین. با من جا بکەمەوە دەقەت دینیەکان وەک ئەسڵی دین خۆی ڕەنگدانەوەی دەقە دینیەکان لەناو کولتوری کۆمەڵایەتی کوردی تا وەک ئەوەی کە هەیە دوشتی جیاوازن. ئەم پەروەردەی ئیسلامیەکە نووسراوە بە پێی دەقە دینیەکان نووسراوە یا بە پێی بەها کۆمەڵایەتیەکانی کورد کە چۆن لە دین تێگەیشتوە یا چۆن ممارەسەی دینی کرد. ئاخر خودی جەوهەری قسەکەی منیش ئەوەیە کە ئێمە قەرار نییە دایمە جەوهەری دینەکە وەربگرین وەکو ئەوەی کە هەیە. بۆچی؟ لەبەرەوەی کە ئەو پەیامێکی خوایە. ئەگەر قەرار بە ئێمە قسە لەسەر دین بکەین بە تێگەیشتنی ئێمەی مرۆڤەکە قسە لەسەر ئەو دینە ئەکەین. ئەم کتێبانە جۆرێک لە تێگەیشتنە بۆ دەقە ئاینیەکان. باشە، ناڵێم نمونەیەک لەسەر کە ئەم کتێبەکە خۆت بەڕێزت نووسیتەوە، مەسەڵەن لە پۆلی 11 پۆلی دەیە باس لەوە کە ئازادی و ئیرادە لە هەڵبژاردننی دیندا. باشە، ئایا ئەمە لە دەقە دینیەکانی ئیسلامە شتی وا هەیە ئازادی و ئیرادە لە هەڵبژاردننی دینە؟ من قەناعەتم بەچی هەیە بۆیە کە دەقی ئاینی ئەبێ بەردەوام خۆی ئەبدەیت کاتەوە، نەک سەردەم خۆی لەگەڵ دەقا بگونجێنێ، وەڵکو ئەبێ دەق خۆی بگونجێنێ لەگەڵ سەردەما لەگەڵ بەهاجی کاتە دەق دەوری چییە؟ تەنها ئەوەندەیەکە خۆی ئەبدەیت کاتەوە، خۆی تازە کاتەوە. ئێمە ئەو خەڵکە سەری لێ نەشەوێ نەڕوا بۆ دەقیق. هەر لەمەیترە بەڕێزت لە خاڵی چوارەمایە ئەڵێ یەکسانی ئاین و نەتەوە. مەبەست چییە یەکسانی ئاین و نەتەوە؟ یعنی چی؟ ئەوە جیاکردنەوەی گوتارەکانە. یعنی چی؟ یعنی ئەو لە یەکێک لە گوتارە سەرەکیەکان، یەکێک لە پەیامە سەرەکیەکانی ئەو کتێبانە باسی یەکسانیەکە. لە ناو یەکسانیا باسی یەکسانی ژن و پیاوەکە، دوایی یەکسانی ئەدیانەکانەکە، یەکسانی نەتەوەکانی ترەکە. بمبورە یەکسانی ژن و پیا و لە چوار لە ناو دەقە دینیەکان هەر ناو کۆمەڵگەی کوردەواریە بە هەردوو معناکە ئەمە ڕاست نابێت لە ڕاستیە. کتێبەکە ئەوایاتوە ئێمە من ناڵێم من فۆکەسم لەسەر پەروەردەی کتێبی پەروەردەی ئیسلامی نەهاتووی لەمە ڕەخنە بگریە هەڵسەنگاندنێک بکەی بۆ ئەم قسە. ڕەخنە چۆن ڕەخنشمان هەڵسەنگاندنێک بۆ نمونە وەلەیسە الذەکەر کەلئونسا نەصە. ژن و پیا وەکو یەک نین. لە کۆمەڵگەی کوردەواریشە قەت ژن و پیا وەکو یەک نەبوو. ئەو ینی پێچەوانەکەی ئەو لە کتێبی ئەو سێ کتێبی پەروەردەیە باز لە یەکسانی مافی ژن و پیاوەکە تەنها پیاو لە ئەرکە 1 دەرەجە لە ئافرەت مافی زیاترە لە ئەرکە. بەڵێ چۆن یعنی ئەو قەنەعەتی وایە کە ژن و پیاو یەکسانن لە مافەکانیانە بە پشتبەستن بە
گوتاری تقریبان هەستەکەم و دواییش کە لێکۆڵینەوەی زیاترم لەسەر کرد هەژمونی گوتاری ڕاشد غەنووشی بەسەر ئەم گوتاری مافەکانی بەڵام تۆ باسیرم بۆ نمونە پارە مافە وانە کە پیا و ئەمرێ میرات ژن نیوەی پیاوی بەرەکردێت چۆن مافیان وەک یەکسانە بۆن ئەمە نمونەیەکان کەواتە ئەبێ لێرە ئێمە ڕەخنە بگرین کە ئەمە سنگاندنێکی لەوانەیە نالۆجیکی بێ بۆ لە کۆمەڵگەی کوردواریشە ئەسڵەن زۆرجار ئافرەت هەر میراتی پێ نابەخشێت کەواتە چ یەکسانیەکە لێرەدا آخر خۆ ئەو قسانە ناڵێن پێویستی بە لێکۆڵینەوەی زیاتر هەیە من قسەم تەنها لەسەر ئەم سێ کتێبەیە ئەم سێ کتێبە ئەڵێ ئێمە ئەمانەوێ بزانین ئەم سێ کتێبە چ پەیامێک ئێگەینێ بە قوتابی وانە ڕەنگە کارێکی ئێستا ئەگەر قەرار بێ فەزلی پیاوە بەسەر ئافرەتە ئەو کاتە لەگەڵ بەهاجیانەکانە یەک ناگرێتەوە بۆچی ئێمە قوتابی خۆمان ئێستا فێریەوە بکەین کە پەیڕەوی دینێکە کە هیچ مافێکی ئافرەتی نەدا سێریکە خوێندکار لەم کتێبە فێری ئەوە بێ کە ژن و پیا و لە مافایە کسان با بڵێ بۆی هەیە ئاینەکەی بگۆڕێ و بچێتە سەر دینێشتر بەڵام لە مزگەوت تا پێ ئەڵێ ئەوەی کە مسلمان بێتە مەسیحی ملی ئەپەڕێن ئەمە دوو گوتاری جیاواز دروست ناکە ئەمە هەم گوتاری جیاواز دروستەکە هەم دوو فاقیش دروستەکە تاڵان من ئەزانم بەڵام ئێمە ئەمانەوێ بزانین ئایا بچی قەرارە ئەم ئەفکارانە بگۆڕین یەکێک لە هۆکارەکان بریتێرە پەروەردەی ئیسلامی کە ئەم کسێ کتێبە بە پێچەوانی ئەوەی کە مەسەڵەن لە دەرەوە خەڵک تەحلیلی زۆری بۆەکە ئەم سێ کتێبە بەهاجیهانیەکانی تیا ڕنگدانەوەی بەهاجیهانیەکانی تیا ئابیندێ تقریبا بە ڕێژەیەکی زۆر باش هەندێک ڕخنیشی تیاە کە ئێمە ئێستا قسەمان من ئەمە بکەمە ئاخر پرسیارم یا تەوزیح کەواتە ئەم پەروەردە ئیسلامیە هەیە بۆ ئەوەی کۆمەڵگەی موسڵمان نشینی کورد بەهاجیهانیەکان قوبڵکە بەرجێکی دینی بەبەراکە ئەم قسەی ڕاستە؟ ینی لەوەیشتا تقریبا ئەو ڕێگەیەکی تقریبا دروستتر ڕۆشتووە بەچی بۆی کە کاتێک باسی بەهاجیهانیەکانەکە ڕێک لە ڕوانگەی بجارنامەکانی مافی مرۆڤ جارنامەی مافی سیاسی ئەوانە جارتان بەهاجیهانیەکانەوە کە کاتێک باسی یەکسانی عەدالەت باسی دیموکراسیەکە ڕێک لە ڕوانگەی چەمکە دیموکراسیەکە یەکسانیەکە دادپەروەردەیەکە خۆیەوە یەت باسیەکە ئەمە بەس بەرجێکی بەبەراکە دوای ئەڵێ ئەکرێ لە ناو پەروەردەی ئیسلامی ئێمەیشە لە ناو دینی ئێمەیشە ئەم بەهاجیهانیانە بوونیان هەبێت ئەکرێ بوونیان هەبێت بە تێگەیشت بەس هیچ دقێکی نەهێناوە بۆ ئەوەی کە ئەمانە بوونیان هەیە لە ناو هەندێک دقی گشتگیری هێناوە گشتگیر محەدداتی نییە آخر ناتوانێت بۆ مەسەڵەن بۆ لە تۆ لە گەنجێکی 15-16 ساڵ ڕەنگە زۆر پێویست نکات تۆ پێت وایە دەقەدینیەکان یارمەتی دەری ئەم قسانە ئەبن لە ئاخیرە ئەگەر ئێمە بڕیار بدەین تێگەشتنیکی تر کوردیانە بۆ دین قبول بکەین و کوردیانە ئینسانیانە چونکە کوردیانە ئەوە ئەبینین کە دین چێ لەنا ئینسانیانە آخر من ینی قەناعەتم وایە ئەکرێ ینی دینداری کوردیانە لە چاو نەتەوەکانی دەوروبەرمانە ینی زیاتر تەبایە لەگەڵ بەهاجیهانیەکانە ینی حتا ئەوانەی کە توندڕەون ئەوانەی کە توندوتیژن کەمتر ئەبینی لە چاو نەتەوەکانی ترا ئەندامەکانیان کورد. ئەو ریفۆرمەی کە لە خوێندنی وانەی پەروەردەی ئیسلامیدا کراوە تا چەند لەگەڵ پێوەرە زانستیەکاندا دەگونجێت و تا چەند قوتابی هان دەدات وەک زانست مامەڵەی لەگەڵدا بکات هەر لەوێشەوە ڕوانگەیەکی زانستی بەرهەمبێنێ ئایا سنوورەکانی ئەم زانستە چۆن دیاری کراوە؟ پەروەردەی ئیسلامی یاخود منهەجی پەروەردەی ئیسلامی لە قوتابی خانەکانە قسەی زۆر لەسەر کرا و زۆر جاریش جۆرێک لە ئیشکالیەت دروست دەکە پێت وایە ئەم منهەجێکی ئێستا هەیە پەروەردەی ئیسلامی منهەجێکی واقعیە لەگەڵ واقعی کۆمەڵگەی کوردەواریە کەسی ئینسان دۆستمان بۆ پەروەردە ئاکاتیا کەسانێک کە بەرەو توندڕەوی بچن با بڵێ بەڵێ زۆر سپاس کاکسۆران لە ڕاستیە ئەو منهەجەی ئێستا هەیە لە قوتابخانەکانە هەنێک گۆڕانکاری بەسەرا کراوە ینی لەگەڵ منهەجە زۆر کۆنەکەیە فەرقی هەیە هەندێک گۆڕانکاری جوزئی کراوە بەڵام تۆزێک لە ڕووی منهەجیەتی وەکو کتێبێکی خوێندن ینی چێژی نییە قوتابی هەن نایە بۆ ئەوەی کە لەو کتێبەیە تااقەتی خوێندنەوەی هەبێ هەمووی وەکو ئینشائیات نووسرا و بابەتی درودرێژ و داڕشتنێکی زۆر درودرێژ و مومیل و بێتاقەتکەرە ینی بۆ قوتابی و هیچ هەموو مەرحەلەکە
هینی هەموو قۆناغەکان وایە بەڵێ و هیچ مەسەرەن نازانی استراتیژی هینەکە چییە استراتیژی ئەو منهەجە چییە ئەوێت چیت بۆ دروستکە بۆ نمونە ئەوێت کەسێک دروستکە کە لە بواری ئایناسیە زانیاری هەبێ یا مەسەرەن ئەوێ کەسێکت بۆ پەروەردە بکە بەس من بوورە خۆی ناوی پەروەردەیە وە لە پەروەردەشە ئیسلامی تر ڕاستە آخر پەروەردە خۆ تەوان هەر بەن تێکستی وشک نابێت پەروەردە ئەبێت مەسەرەن حاڵەتی وەرکشۆپین وەرگێ ئەبێ مەسەرەن ئیشی مەدانی لەگەڵا بێت ئەبێ ینی ئیشەکەی زۆر لەوە گەورەترە کە تێکست بێت عادەتەن لە قوتابخانەکانە هەموو مادەکان بەس بۆ فێربوونە هەموو مادەکان بۆ فێربوون علمە من پێم وایە ینی پێویستە ئاین ناسی ژوای لێ بکرێ لە قوتابخانەکانە ببێ بە زانستێک بۆ تێگەیشتن ینی پێت وایە پەروەردەی ئیسلامی وەک پەروەردە نامێنێت و ببێتە ئاین ناسی ببێتە ئاین ناسی کە لە ئاینەکان تێبگەیت لە مێژووی ئاینەکان بەڵێ ناسینی ئاینەکان واتە بێتە بابەتێکی زانستی چونکە لە ڕاستیە خوێندنی ئاین لە مزگەوت یا مەسەرەن لە کەنیسە فەرقی هەیە لە خوێندنی ئاین لە قوتابخانە قوتابخانە بێلایەنە لەشێک لە پرسیارەکان ئەمەیە مەسەرەن ئەم پەروەردەی کە ئێستا بە تایبەتی پۆلی 11 و 12 کە سەیرمان کردووە جۆرێک لە میسالیاتە جۆرێک لە بە ئینسانیکردنی دینی تایە قوتابی لێرە گوێ لەم قسە نابێت بەس مەلایەک وای پێ ناڵێ پێتوانی ئەمە پارادۆکسێک لە نەفسێتی مناڵە دروستەکایە لە نەفسێتی خوێندکارە خۆی لە ڕاستیەوەکو وتم ئەمە نەجە تازە زۆر هەوڵیاوە مەسائلی تونڕەویتیانە بێت و بەڕاستی شتیان نیە ینی مەسەلەن زۆر هەوڵەیە تەسامح و لێبوردنی ئاینی و کرانەوە و ئەوانە بکاتە حەدێک کە ئەوەی نووسەرەکانیان توانیویانە تا ئەو ئاستە بڕۆن لیژنەیەکە تەوان دیار نییەکە چیان بەڵام ئەو لیژنانە تا ڕادەیەک توانیویانە هەنێک کرانەوە بکەن وەکو باسمان کرد ئەم مەسەرەن کتێبانی کە ئێستا هەن هەوڵی زۆر دراوە کە لە بواری مەسن تونند و تیژیتیانە بێت و ئەوانە بەڵام هێشتا نەگەشتێتەوە ئاستەی کە بتوانێت کەسێک دروست بکە کە لە ڕووی ئاینیەوە زانیاری قوڵی هەبێت تێگەیشتنی هەبێ بۆ بتوانێت گفتوگۆ بکە و لەگەڵ منهەجەکەشە کێشەی کارکتەرمانەیە کارکتەرەکان چۆن وانەی ئاینە گەێنن بە قوتابیەکان ئەوەژی جێگە لە کێشەکە ئێستا بڵێن ئێمە منهەجێکمان هەیە باش وەکو دەستور باشە بەس جێبەجێکردنەوەی بەڵێ قوتاب بڵێن منهەج چەند دیش باش بێ ئایا ئێمە کادری پەروەردەیی یا علمی دینی وامان هەیە کە بتوانێت ئەم منهەجە بگەێنێ نەخێر بەڕاستی لە ڕووی کەوادیرەوە تەواو کێشەیەکی گەورە هەیە یعنی کادیری مامۆسای ئاینی نازانێت کە ئەو مەسەلەن چی بە قوتابیەکان ئەڵێت بابەتێکی زانستیان پێڵێت بۆ تێگەیشتن هەر بۆی ئەمە لە دەرەنجامە ئەو کێشەی دروستکرۆ بەڵام بە تایبەتی لە پەروەردەی ئاینیە مامۆسا استراتیژی کتێبەکە نازانێت بۆ نمونە ئامادەی دروستکردنی گفتوگۆ نییە ئامادەی ئەوە نیە قوتابیەکان ڕای جیاوازیانە بێت چکە ئێستا نەوەی نوێ جیلی نوێ ڕای جیاوازیان پەروەردەی ئیسلامی ئەوە تایبەت کراوە تەنانەت تەلەبە غەیرە موسڵمانەکان مەسیحیەکان ناچنە ژۆر لە ئیمتیحانی ئەوە یەکێکە لە کێشەکان بۆیە منوتم ئەبێ بابەتی ئاین ببێ بابەتێکی زانستی وەکو دیاردەیەک وەکو مەسلەیەکی گشتی بخوێنرێت و وەکو زانست بخوێنرێت بۆ ئەوەی هەمووان مسلمان مەسیحی هەموو پێکەوە دانیشن مەسەلەن جارێت تۆ دەرزی یەزیدیەکان کە ئێستا لە ناو قوتابخانەیە هەیەەوە تۆ بە یەزیدیەکان بناسی قوتابی مەسەلەن زۆر جارەڵێ مامۆستا ئێمە چ پێویستەکەوە بخوێنین ئەو پێی وایە ئەو هاتووە لێرە مەسەلەن شێوەیەک لە شێوەکانی پەروەردەی و نەزانستیشە پێتوانێت بەڵێ بەڵێ هەردوو لە هەردوو ڕۆژ کستیانەوە ئەو ملاحەزەیەت زۆر گرنگە نە پەروەردەیە بەڕاستی چونکە منهەجەکەی زەعیفە و نە زانستیشە لە هەردوو ڕۆ کێشەدارە هەر بۆیە لە 12 زانستیە لە 12 با بڵێن لە وزاریە کە ئیمتیحانەی لە سەر وەرەقەی ئیمتیحانەکە جیاکاریەکی ئاینی نووسراوە یعنی دەرەکەوێت کە شتێکی یعنی معقول نییە بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان کە یعنی شوێنی پێکەوە ژیانە ئەڵێ کە قوتابی ئەوەی کە مسلمانە ئاینەکە جواب باتەوەی مسلمانیە دوو وانای زیاتر لە عەرەبی جواب یعنی ئەو وەکو ئازادی سەیریەکەن ئەمە ئەو مافەت پێ ئەیان وەک ئازادی سەیریەکەن لە ڕاستیە ینی زۆر نامەنهەجیە زۆر نازانستیە ئەگەر بابەتەکە وەکو باسمان کرد بێ بابەتێکی زانستی وەکو زانست بیخوێنی
هیچ کێشێک دروست ناکە بۆ هیچ جۆرە ئەم پەروەردە دینیە تاکو ئێستا پێت وایە کە ئەتوانێت قوتابی پەروەردە بکە وای لێ بکە کە با بڵێن بە شێوەیەکی ئینسانی سەیری دین بکە شێوەیەکی ئینسانی سەیری ژیان بکە وڵا لە ڕاستیە هەندێکی ئەمێنێتەوە سەر کارکتەرەکەی کە لە پۆلە مەسەڵەن مامەڵایەکات ئێستا مەسەڵەن باسی عەدالەت و دادپەروەری و یەکسانیەوانە زۆر لەم مەنهەجەیە هەیە بەڕاستی ئەگەر مامۆستاکە بە هەند وەری بگرێ و باسی بکات بەڕاستی ئەتوانێت یعنی تەئسیری هەبێت لەسەر مەسەلەی لێکبوردن و مەسەلەی لێکبوردن کەمێک بەڕاستی زەعیفە لە ناو مەنهەجەکەیە ینی هەیە لە چاو جارانە تۆزێک هەیە بەڵام هێشتا ماوێتی چونکە ئێستا لێکبوردن لەسەر ئاسی دنیا لە ئاستێکی زۆر بەرزا باسەکرێت ینی پێویستێکی کۆمەڵایەتی و توانیوێتی مافەکانی مرۆڤ بەو شێوەیە بکات مافەکانی مرۆڤ گرنگی پێدراوە بەڵام هەستەکەم لە مەنهەجەکە لایەن ناوە چون بۆ مەسەلەی باسی دیموکراسی و ئەوانە کە تۆ پێویست هەر لە ڕوانگەی ئاینیەوە لە ئاینە باسی مافی مرۆڤ بکەیت یعنی هەر بە شێوە ئاینیەکەی باسی بکەیت بەڵام تۆزێک بردوانە بەرەو سیاسی و لە ڕاستیش یعنی هەروتم لە ڕووی مەنهەجەوە کێشانەی تایە مەسەلەن باسی مەسائیلی گەشەپێدانی مرۆڤی ئەوانەشی تێکەوتووە چۆن مرۆڤ ئەرێنی بێت چۆن نەرێنی بێت کە لە ڕاستیە ئەوە بابەتی دەروونناسیە. سەرڕای چەندین ریفۆرم لە پەروەردەی ئیسلامی و هەوڵدان بۆ گونجاندنی لەگەڵ بەها بەرزەکانی مرۆڤایەتی وەک ئاشتی و لێبوردەیی و ڕێزگرتن لە بەرامبەرە جیاوازەکان بەڵام هێشتا بە تەواوی وەک بوارێکی زانستی ڕێک نەخراوە.